میهرەبانە چینە تەوەری یەکەمی بەرنامەی ئەمڕۆمان کە لیژنەی ئۆلۆمپیک کوردستان کە دامەزراوەیەکی گرنگە بۆ پاڵپشتی بواری وەرزش لە هەرێمی کوردستان پێویستی بە پشتگیری بەردەوام هەیە بۆ بەردەوامیدان بە کارەکانیان. لە مانگی ڕابردووشدا قوبا تاڵبانی ژێگی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی خۆی ڕاگەیاند بۆ کارەکانی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان. بزانین لێستادا و لیژنەیە چۆن کارەکات، کێ پشتگیریەکات و پەیوەندیەکانیان لەگەڵ لیژنەی ئۆلۆمپی عێراق چۆنە؟ ئەمانە و چەندین پرسیاری ترا ڕاستی دکتۆر دیار محەممەد سدیق جێگری سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی کوردستانەکەی. کاک دیار بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێت سەرەتا لەوە دەست پێ بکەم لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان لە چەند یەکێتی پێکاتەوە بۆ پێی زۆر هەموو یەکێتیەکانی خودیاری وەرزشەکان لەژێر چەتری لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستاندا کۆبووەوە. زۆر سپاسانەکەم باینتان باش. ئەوەی ڕاستی بێ لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان لە نزیکەی 29 یەکێتی پێگاتەوە. ئەو یەکێتیانش هەرمویان چالاکی خۆیان و کاری خۆیان ئەنجامانن بەبێ پسپۆڕەکان بە پێی یاریەکەی خۆیان چالاکیەکانی خۆیان ئەنجام دەدەن. و لیژنەکەش پێگاتووە لە 12 کەس لە سەرۆک و دوو جێگرو بێ لە ئەندامەکانی تریش کە کۆمیتی تەنفیزی پێگەێنێت کە مقڕەکەشی لە پایتەختە لە هەولێت. بەڵێ دکتۆر دیارە ماوەی با بڵین ڕابردوو نزیکەی ساڵیان زیاترە بێ کێشە و لەمپەر هەیە لە بەردەم بەردەوامبوونی ئەمی کێتیە بۆ ڕاپەڕاندنی کاروبارەکانی کێشەکان بە کێو گەیشتون؟ لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان کێشەکەی ناتوانین بڵێن ساڵەکە کێشەکەی دەمێک ساڵە لە ساڵی ئەتوان بڵێن 2012 دەستی پێکرد بە کێشەکەی کە بودجەی لێبراوە کە کاتی حکوومەت تەشکیل بوو بودجەی لێبڕا سەر ڕێکخراوەکان و بودجەی نەما هەتا ساڵی 2019 ساڵی 2019 ئێمە سەردانی بەڕێز کاک بەختیارمان کاکمەلا بەختیارمان کردشێ ئەو پێشتر بەرپرسی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان بووە و لێ پەیوەندی بە کاگنێچیرەوە کرد و توانیمان ساڵێک توانیان بەڕێزیان ساڵێک بودجەی بۆ دابینکەن و ساڵی 2019 ساڵێکی زێڕین بوو بەنسبەت پاش گەڕانەوەیکی زۆر چالاکیەکان حدودی 210 چالاکی ئەنجام درا لە هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان چالاکیەکان ئەنجام درا بە شێوەیەکی باش چوو بەڕێوە و یاریزانیاری تۆزێ بژایەوە یانەکان یاریزانەکان بژانەوە توانیان چالاکیەکانی خۆیان ئەنجام دەن. دوای 2019 بەداخەوەڵم کە بودجەی ساڵێک سەرف کرا دوو مانگیشی کە حکوومەتی تازە تەشکیل بوو لە وەزارەتی داراییەوە ئەو دوو مانگەشیان بڕی و هیچ پارەیەکی تیانەما و قورسایەکی زۆر کەوتە سەر یاریزانەکان دانیشتن جیلێکی تەواو لە وەرزشکاران فەوتا و ئەمە کاریگەریکی زۆری هەبوو لەسەری هەتا ئەم کۆتاییەش ئەمە ساڵی 2021 سەردانی بەڕێز کاقوباتمان کرد کاقوبات زۆر پاڵپشتی خۆی بۆ ئێمە دەربڕی هەتا بە بەڕێزمان ڕاگەیان وتوان ئەگە کێشەکە ئەندامانی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستانە ئێمە لەسەرەوە بخوارەوە دەستە کێشینەوە لە کار و خەڵکانی تربێنن دیارە گرفتەکە ئەوە نەبوو گرفتەکە کێشەی تەکنیکی بووە کە لە ناو حکوومەتە هەیە و کە ئاوردانەوەیکی زۆر کەمی هەیە بۆ وەرزش و دیارە لەوانەیە مەشغوڵ بێ بە ڕەواتبەوە بە مەعاشی ئەو خەڵکەوە لەوانەیە پارە بۆ ئەو سەرف نەکایان هەر کێشێکی تر بێ ئەمە تێناگەینەوە ئەگە مێنێتەوە بۆ خۆیان بەڵام کاکوادوتیم پشتیوانیەوەکەین و خەیمە هەتا ئێستا وەکو لیژنەی ئۆلۆمپی لە بینایەکەین بیناکە کرێە بینای خۆمان نییە و نزیکەی 11 مانگ پارە قەرزار بووین ئەو بوو کاکوات بە سوپاسەوە لەم کۆتایانەش پارەی 16 مانگی بۆ سەرفکردین و بێ لەوەش بۆی چەند مانگی داهاتوش پارە بدرێ بەڵام ئەوەی کە کێشەی ئێمەیە کە ئێستا تۆ گەر پارە لە بەردەستانە بێ بۆ چالاکیەکان ناتوانانی بۆ چالاکیەکانی یەک و دوان و سیان نییە بڵێ ئەچم بە سپۆنسەرێکم ینی هەموو یاریەکان تۆ هەموو بێ لە 29 یەکێتەکە دوایەوە ئەچیتەوە سەرەوەی کە ئەوانیش فئات یانێ شەباب و ناشئین و متەقەدیمین یانێ ئەوانیش پاڵەوانتیان بۆکەیتەوە یانی مە لە دەسەڵاتی هیچ کەسێکانی و لە دەسەڵاتی سپۆنسەرەکانی ئێمە وەکو لیژنەی ئۆلۆمپی ئەگە بتوانین هەوڵی بۆ بین بەس حکوومەتەکە ئەتوانێت ئەو سەکتەرە زیینو کاتەوە و کاری پێ بکە. هەوڵ هەیە لێرە و لەوێ ینی بەڕاستی بەڕاشکاوانێ لەم هەوڵ هەیە لێرە و لەوێ کە لیژنەی ئۆلۆمپی گۆشەگیریکەن کارەکانی نەکات و بە ئاراستەیەکی بەرن هەتا بڵێ شوبە مردووە بە شێوەیەکی تەواو بیمرێن بەڵام ترێمەش خۆ نەوەستاوین پرۆژە یاسایەکمان ئامادە کرد لە ساڵی 2021 پێشتر پرۆژە یاسایەکە بۆ چووە پەرلەمان چەندین ساڵ هەر کاری پێ نەکرا و هەر وەستێنرا ئێمە پرۆژە یاسایەکی تازەمان نووسیەوە لەسەر نزیک بە پرۆژە یاساکەی عێراق و بردمانە پەرلەمان و لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان و پشتگیریکی تەواوی لێکردین و تیمنەوە پرۆژە یاسایەکاری لەسەرەکەم لەگەڵ لیژنەی وەرزشی پەرلەمان بە سەرۆکایەتی سەلماخان پشتیوانێکی تەواوی لێکردین وتی ئێمە خێنە پەرلەمانە بەڵام ئەوەی ڕاستی بێ من بە ڕاشکاوانە لێرە بە باسیەکەم هەموو پرۆژە یاسایەک بچێتە
پەرلەمانە بۆی قرایی یەکەمی بۆ بکرێ ئەوێ پێویستی بە سەرۆک و جێگرێکە کە بچێتە بۆ ئیقراری پێ بکرێ بەڵام دیارە جێگرەکان نەهاتون لەگەڵ سەرۆکا و پرۆژه یاساکە تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە دیار هۆکاریەوە ئەگەڕێنەوە بۆچی کە تا ئێستا خوێندنەوەی بۆ نەکراوە یاخۆت هۆکارەکە هەر ڕێنەکەوتنی ناو پەرلەمانەکە نانوێت ڕێنەکەوتون لەسەر ئەو قاڵە بۆی کە بچێتە ئەوێ چی خۆی ئەو یاسای خۆی گرنگیەکەی لەوایە یەکەم شتی ئەوەیە انتخابات دەتوانی بکەی هەڵبژاردنێکی باشی پاک دەتوانی بکەی ئەو خەڵکانێک کە باش و ئەکتیڤ نەتوان بێنە پێشەوە دوایەوە بودجەیەکی بۆ دابینێکێ دوایەوە خازە بێ بۆ ڕقابەی مالی ئاگای لە وردەکاری پارەکانی بێ ئاگای لە هەموو شتێکی بێ هەموو بەشە وردەکانی بێ من هەرمەوە لێرەوە ئەمە شتێکی تر بۆ بەڕێستان ڕوونکەمەوە هەر لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان نییە کە پرۆژه یاسانی یاسای نادیەکانیش کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری ئەویژە تا ئێستا دەرنەچۆ تا ئێستا کاری لەسەر نەکراوە یعنی خەم نەخۆریکی زۆر هەیە لە حکوومەتەوە بۆ وەرزش کە وەرزش خۆمان نەزانین کە یعنی ئەتوانین بڵێن حدود 300-400 هزار یاریزانەکە لەم دەڤەرە لەم هەرێمەیە کە یاریەکەن تۆ دووریان نەخەیتەوە لە وەرزش دووریان نەخێتەوە لە وەرزش بە ئاراستەیەکی خراپیان نابێت تەفکیریان نەگۆڕی بە شێوازی ژیانیان نەگۆڕی یعنی مە زەرێکی زۆرە لە کۆمەلگای دەداتێتەوە و جیلە گەورە بێت ئەچێتە سەرەوە ئەو جیلەکە ئەگەر پچڕانی هەبێت یایە تۆ تووشی کێشەی گەورە بێت ئەمە کێشەکانە بە شێوەیەکی گشتی و دەستی شەیە بۆ ئەوەی کە لیژنەی ئۆلۆمپیک لەبار ببرێ بەڵێ بەڕاشکاوانە ئەڵێم و زۆر کاری لەسەرەکرێ بۆی کە شوبە لیژنەی ئۆلۆمپی شتێکی تر دروست بکرێ سەر بە حکومت بێ کە ئەمە خۆی لە خۆیدا تاوانە لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان کە کراوە کە ئیشی لەسەر کراوە موسسەیەکی جوان بۆ تۆکمە بۆ دروست بووە و ئێمە بابین زیندویکەینەوە با ئێمە بینە سەرەوەی کە انتخاباتی بۆکەین چەند کەس دەرەچێت چ لایەنێک دەرەچێت دەرناچێت و کێشەیە من نێمە انتخاباتی بۆ بکرێ وەرزش بچێتەوە سەر باشە دکتۆر دیارە باست لەوە کرد کە هەوڵ هەبووە بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکان بەڵام لە شوێنێکام هەوڵانەوەستاوە کۆبوونەوەکانی لیژنەی ئۆلۆمپیاڵی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز خوبات تاڵەبانی با بڵێن هەنگاوێکی دڵخۆشکەرە بۆەوەی کە بتوانن جارێکی دیکە کار بکەن لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژە یاسایانەی کە پێشکەشی پەرلەمانتان کردووە؟ بەسپاسەوە کاقوبات هەر لە سەرەتاوە هاوکاری وەرزشکار و وەرزشکاران بووە بەڕاستی لە بێلەوە پشتیوانی پاڵەوانەکان بووە و پشتیوانی ئێمەشی کردووە وەکو لیژنەی ئۆلۆمپی و هیچ نەبێت تەنها بەرپرسی حکومی بووە گوێی بۆ گرتوین وە پشتیوانی کردوین یعنی ئێمە کەسێکمان نەبین بانگمان کا بڵێ کاکە ئێوە کێشەتان چییە کێشە نییە ینی تۆ ئەگەر مۆزۆ ئەگەر کێشەکە لە دەموچاوەکان نابێت دەموچاوگۆڕین ئاسانە بەس کێشە لە خودی ئەو مؤسسەیە کە هەیە ئەیانێت لە ناو ببن و حکوومەتی عراقیش بەڕاستی لیژنەی ئۆلۆمپی عراقی دژایەتێکی گەورەی ئەو مۆزوعاکە و منیش دەتوانم بڵێم لێرەوە کە لیژنەی ئۆلۆمپی یەکێ لەوانەی کە کێشەی گەورەیە بۆ ئێمە دروست کردو لیژنەی ئۆلۆمپی عراقیە کە هەرێمەکان خۆی لە یاسادا ئەتوانێت لە هەموو جیهانە ئەتوانێت هەرێم لیژنەی ئۆلۆمپی هەبێت لیژنەیەکی ئۆلۆمپی سەربەخۆی بێ بە شەرتێ بە دوو مەرجەتوانی بیکە یەکەم جارە توانی موافقەتی لیژنەی ئۆلۆمپی عراقی باتی ئەچێ بۆ لیژنەی ئۆلۆمپی نێودەوڵەتی لەوێ هەرێمێک ئەوێ لیژنەی ئۆلۆمپی خۆی بێت دووەم حاڵەت ئەتوانین مەشکاتکەین لە محکمەی دەولی بۆ بتوانین کە لیژنەی ئۆلۆمپی تەسبیت بەداخەوە مانگاوانە لەگەڵ عراق زۆر کارمان کردو هەنگاوی دووەمان نەناوە هەتا ئێستا نامانەوە کێشەمان بۆ دروست بێ بەڵێ کاک دیار هەماهەنگی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان لەگەڵ لیژنەی ئۆلۆمپی عێراقدا چۆنە بۆ پێی کێساوتت لەوانەیە لە زۆر بکارە لیژنەی ئۆلۆمپی عێراق بربەست بێ لە بەردەم ئەو کارانی کابێ بۆ لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان بکرێت بەڵێ ئەرزی جەنابتم کرد ینی لیژنەی ئۆلۆمپی عێراق پشتیوانی ناکات و دووسێ جار هاتوۆتە سەر ئیمزاکردن هەتا ئەو زەمانەی کاک بەلا بەختیار سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان و هاتنە سەر تەوقیعکردنی ئیتفاقێکەش لە دقەی ئەخیرا سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی خۆی دزیەوە و ئیتفاقەکەی ئیمزا نەکرد هەرچەنە دووسێ نووسراویشمانێ ئێمە ئەو ئینتیخاباتە هەڵبژاردانەی کە بۆ یەکێتیەکان نەکرێت لەم منطقەیە بە سەرپەرشتی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستانەکە بەڵام ئەوە دلیل نییە بۆی کەوانە ئەترافی پێ بکەن ئەوان ئەجندایەکی خاصی خۆیان هەیە و پێویستیان بەوەیە حەزەکەن ئەم پاڵەوانتە ینی خۆیان پاڵەوانتیەکان ئەنجام دەن و ئەمەش هۆکارێکی تری ئێمە لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستان یاریزانی زۆر باشمان هەیە ئەنجامی زۆر باشمان هەیە و ئەمانە بەڵێ ئەوانە هەموو یاریزانی هەڵبژاردەی عراقن ئەو یاریزانانی هەڵبژاردەی عراقیش ئەوەیە ئینجازەکەی بۆ خۆی بمێنن و بەنای خۆی بمێنێ و چەندین پاڵەوانیش لەوانەیە ڕۆژانە ببینن کە لە لایەنە جیاجیەکانەوە کە تەکریمەکرێن و دەست خۆشیان لێکرێ ئەمانەیە ئەو ئینجازە بخۆیان بێنێ هەمووی لەژێر ئاڵای عراق بێ ئەو خەونە کۆنەی کە باسی شۆڤێنەکان کردوانەی سامانیشیکەن
باشە دکتۆر دیارە لە دوای پرۆستی ئازادی عێراقەوە لیژنەی ئۆڵمپی عێراق دانی بە دانانی ئەم لیژنەیە لە هەرێمی کوردستان وەک هەرێمێکی فیدراڵ دانی پیان نابوو بەڵام لە دوای دووبارە دەستکاریکردنەوەی یاساکان و هەموارکردنەوە ئێستا ئاماژە بۆ دراوە کە دەکرێت لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان وەکو لیژنەیەکی سربەخۆ کار بکات ئەمە تا چەنە کارەکان بەرتەس کاتەوە ئایا ئەم پەکخستنەی ئێستای ئەم لیژنەیە پەیوەندی بۆ بڕیارەوە هەیە یاخود دوولایانێ پەیوەندی بە هەرێمی کوردستانیشەوە هەیە ئەفوم کە ئەزانی چۆن لیژنەی ئۆڵمپی عراقی هەتا ئێستا هیچ کاتێک دانی پیانەنەوە بەس من یەک تێبینی بە جەناب تێم کە نووسینەوەی پرۆژە یاسای لیژنەی ئۆڵمپی عراق کە نووسرا کە خۆم بەنداندا بێبووم تایە فقرەیەکی تیا لە فقرەکە تایەتی ئەڵێ هەرێمەکان ئەڵێ هەرێمەکان و لەگەڵ پارێزگاکان و هەرێمەکان ئەو خاڵی هەرێمەکان یعنی ڕاستە نەینووسیوە لیژنەی ئۆڵمپی و نەشی وتووە لیژنەی ئۆڵمپی ئەی ئەتوانی یعنی بە ئیشی لەسەرکەی بۆ کە ئەوەش بە هەوڵێکی زۆر ئێمە ئەومان تەسبیت کرد لەگەڵ هەڤاڵانمان لە پەرلەمانی عێراق کوردەکانمان لەوێ بەڕاستی دەوری باشیان بینی زۆر کاری باشیان کرد ئەو خاڵە تەسبیت کرد بەڵام کاری پێ نەکراوە ئەوە هەتا ئێستا کارێکی پێ نەکراوە کە بڵێ کە ئەترافی پێکات چ ئەترافی پێ ناکات ئەو ناوێ ئەترافی پێکات ناوێ لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان تەنها ئەتوانین بڵێن بە نووسراو هەیە دانیان پیانە ناوە وەکو ڕێککەوتن و ئیمزاکردن شێوەیەک دانیان پیانە ناوە ئەستەن ئەیانەوێت لەباری ببن و دەستی شێ لە ناو هەرێمی کوردستانەوە کە ئەوێ پشتیوانی لەو پرۆژەیە بکە ئێمە خۆمان بەداخەوە کە ئێڵێم ئێمە قشتەکانمان هەر بێ بڵێن بەداخەوە لەبەرەوەی کە ئاراستەیەکی باش نییە بۆ وەرزش چۆن لە حکوومەتێکی فیدراڵە هەندێک وەزارەت هەیە سیادیە نابێ هەبێت و ئێمە وەکو هەرێمی کوردستان تەسبیت بووە بۆ ئەمری واقع و تعاملی لەگەڵ ئێستا ئەیانتوانی لیژنەی ئۆڵمپیش پشتیوانێکی تەواوی لێ بکەن بۆی کە ببێت بە مؤسسەیەک کە سەر بە هەرێمی کوردستان بێ بەڵام بەداخەوە پشتگیری لە ناکرێت و پشتگیریەکە و دیاریشە لە چاوپێکەوتنەکان قسەکان دیارە نەفەسەکان دیارە چەندین کۆبوونەوە کرا بۆ هەڵوەشانەوەی بۆی کە ئێمە ناڵین لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان باشە با نەبێ بەڵام ئایا بەدیلی لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان چیا بێ لیژنەیە کە بێ شوێنێک کە بێ سەرپەرشتی وەرزشکە بەڵام بە هیچ شێوەیەک نابێ وەزارەتی ڕۆشنبیری تداخلی لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان کار لەبەرەوەی کە وەزارەتی ڕۆشنبیری کاری ئەوەیە کە یانەکان ڕێخا پشتیوانی لە یانەکان کە نەک بۆەوەی کە بچێت چالاکیەکان ڕێبخا بەداخەوە وەزارەتی ڕۆشنبیریش ئەو دەورە باشە نابینێ کە پشتیوانی بێ لەو کارانە. باشە دکتۆر یەکێک لە پاساوەکان پاخستنی ئەم ئۆڵمپی ئەوە هەیە کە تۆ لیژنەی ئۆڵمپیت لە عێراقا هەیە و ئێمە سەر بە عێراقین بۆیە وەرزشەوانان ئەتوانن لە سێبەری عێراقا پاڵەوانێتەکانیان لە دەرەوە ئەنجام بدەن ئەمە لە وڵاتان بەپێی یاسا هیچ وڵاتێک هەیە و دیارە زۆرینی وڵاتەکان لە هەر ناوچەیەک تەمسیلی ئۆڵمپیەکان تەمسیلی وەرزشەوانان یاخود وەرزشی ناوچەکەی خۆیان ئەکەن بوونی هەیە ئەمە بۆچی لە هەرێمی کوردستان ڕێگە پێدراو نییە ئەزانی چۆنە ئەمان پاساویان هەیە وەکو یاسا لە کاتێکا لە وڵاتان ئەم یاسای ڕێگە پێدراوە ئەمان ئانێ نەیکەن شێوان بە یەک وەرەقی ئەوان موافقەتی ئەوان نەکرێتەوە لەبەرەوەی هەیە لە هەرێمی تر هەیە چەند لیژنەیەکی ئۆڵمپی هەیە ئەوە هەیە بەڵام ئەمان ئەیانێ نەیکەن وەکو کارەکانی تر بێ بە شەڕ لەگەڵیانە بکەی حکوومەتی عێراقی نایەتە ژێباری هیچ شتێک لەبەرەوە ئەوان خۆیان دانی پیانانە پێم وتی ڕێگای دۆمیشی شکاتکردن لە محکەمەی لە محکەمەی ئۆڵمپی نێودەوڵەتی ئەتوانی شکات بکەیت بۆ کاراستی بەڵام ئێمە چێ خۆمان پشتیوانیمان نییە ئێمە ناتوانین ئەو کارشکەین یعنی ئەویش پێویستی بە محامی و پێویستی بە سەردانی دەرەوەی و دەرەوەی وڵاتەوە بۆی کە بتوانانی ئەمە تەسبیتکەی و پڕۆژە یاساشەیە ئێمە شتی باشمان حاضر کردو بەڵام ئێمە پشتیوانیەکەمان نییە پشتیوانەکەمان کەمە پشتیوانەکە ناخۆیەکەیە بەڵامی تا بستا بە سوپاسەوە کاقوا داتوتە سەرخەت بەشکم ئینشاڵڵا کارەکان بەڕێوە بڕوا و انتخابات بکرێ ئێمەش نەجاتمان بێلەوە و یان شەرعێت وەرگرین یا بچینە دەرەوەی کایەکە و خەڵکانی تر بێنە ناوە لە جاتی ئێمە ئیشکردن بە خۆشحاڵیەوە لە من خۆ 3 ساڵە لەوێن بەڵام برادەرانمان هەیە 14 ساڵ و 15 ساڵەیە ئەوان بێ تاقەت بوون ئەڵێمە ناتوانانی وا ئیشکەین بۆ ئاراستەیەوە ئێستاش ئەگەر بەم شێوەیە بە ئاراستەیەکی باشەنەوە لەوانەیە ئێمە خۆمان موقفی خۆمان بەیانکەین لە کاک دیار لە کۆتا کۆبوونەوەی قوبات تاالبانی لەگەڵ لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستانە پشتیوانی تەواوی حکوومەتی هەرێمی کوردستانی بۆ لیژنەکە دەربڕێمە هەواڵێکی دڵخۆشکرد نابێت بۆ لیژنەکە بۆەوەی دەست بکەنەوە بە کار و چالاکیەکانیان یاخۆت ئەوانی کە ئەو پارانی کە پێویستیانە بودجێ تەرخان بکرێت بۆی و زۆرێک لە چکار و چالاکیەکان ڕاگیرا بەهۆی باردۆخی دارایی و چەند ساڵێک بودجێ بۆ تەرخان نەکرابوو. بەڵێ ئێمە کاقوبات بەڕێزەوە گفتی پێداین کە گفتی پێدان ئیساش دەرکەوتووە کە گفتەکانی
ینی یەکەم لە دابیکردنی پارەی بیناوە دووەم لەوەی کە پرۆژه یاساکە پشتیوانی لەکات ئێمە بە پشتیوانی ئەگەر حکومت دەبێت ئەمە ناتوانین بچینە پەرلەمان و ئیشی لەسەرکەینەوەوانە ئەوانە ینی دەستی پێکردو بە کارەکانی خۆشتان نەزانن هەروە ئاسان نیە دەستکردن بە کارێک کە پرۆژه یاسایەکە تەسبیتیکەی لە پەرلەمان و کاری لەسەرکەی هەروە کاریشی ئاسان نییە خۆتان نەزان لە مجموعەیە کتلە پێگاتەوە پەرلەمانیش پەرلەمانێکی جارانی مەسەڵەن بڵێن لە یەکێتی پارتی پێگاتەوە کە پرۆژه یاساکە چۆیتر توان دەنگی لەسەر بڕ ئێستا کۆمەڵی ئەحزابی تایە ئەبێ کاری لەسەر پێ بۆی پرۆژه یاسای بڕۆخۆی دڵخۆشکەری لەوایە پرۆژه یاسا بڕوات یاسا ئەگەڕێت بۆ لیژنەی ئۆلۆمپی و ئەترافی پێکرێەوە ئەتراف پێکەوەکو هەرێمی کوردستان بودجەشیە بێ و ئەتوانێت هەموو کارەکانشی بە دیاریکراوی ئەو کار و چالاکیانی کە ڕاگیراون ئەو یانە وەرزشیانە یاخود ئەو یاریانی کە لە ئێستادا بەهۆی کەمی بودجەوە ڕاگیراون کامانن هەموو یاریەکان هەموو چالاکیەکان ئەوەی کە ئەکرێت لە جهدی شخصیە کەسانێکن پارەیان بە یەکێتیەک بۆی کە چالاکی خۆی بکە هەمووی ڕاگیراوە ینی منەمە یەک شتی تر بەڕاستان ڕووکەمەوە دوو شوێنمان هەیە کە سەپەرشتی وەرزەکە وەزارەتی ڕۆشنبیری کە بەڕێبەراتی وەرزشە لەگەڵ لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری پارەی بۆ سەرفەکرێ بۆ نادیەکان بۆی کە نادیەکان پارەیان هەبێ بتوان بەشداری چالەکیەکان لیژنەی ئۆلۆمپی پارەی نییە کە چالاکیەکانیان بۆ بکاتەوە یعنی تۆ پارەکە بە زیایە سەرفەکەی ئەنیسا توانم بڵێم نزیکەی 80 بۆ 79 بۆ 80 نادیمان هەیە ئەم نادیانە یەکی سێ چالاکی دوو چالاکی ماوە نادیەکانیش بەرەو داڕمان ڕۆژ خۆ مۆسەسەیەکە سەر بە حکومەتە بەڵام خەڵکەکە چاوی ئۆلۆمپی بینێ لەبەر هیچ پارەیەکی بە سەرف نەکراوەتە ئایسا بەڵام نادیەکانی ژێرانێ نادیە کە دروست بووە بە تەنها تۆپی پێی هەیە ئەژ لە من ناومیانێ بۆ ناوینانەی ئەکادیمە بۆ ناوینانی شتێ ئەمەش غەڵەتی وەزارەتە کە زۆرترین یانەی کردوێتەوە لە زاخەوە هەتا خانەقین کە ئەمەش بودجەکەش بە شێوەیەکی یەکسان دابەش نابێت و دابەشبوونی پارەکان بەپێی مەزاجی شخصیە یانە هەیە دووسێ چالاکیە زۆرترین پارەی بۆ سەرفەکرێ یانە هەیە هەر هیچی بۆ سەرف ناکرێت ئەمانش خۆی کێشەیە لە وەزارەتی ڕۆشنبیری کە وەزارەتە موسسەیەکە سەر بە حکومەتە باشە دکتۆرۆک و کۆتا پرسیارەمەوە باز لەو بکەم داخستنی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان ومێ دەکەین کەوانە بێت چ کاریگەریەک لەسەر ماف و ڕەوشی وەرزش و وەرزشەوانان لە هەرێمی کوردستان بەجێ دەهێڵێت کاریگەری داخستنی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان وەکو وایە هێزی حکومت ئەگەر بە ئەسکەری باسکەین هێزی حکومت بینی تۆستە شارەکانی کوردستان ئەی تۆ چالاکی کەواتابێ عراق بێ سەرپەرشتی چالاکیەکانمان بۆ بکات و ئەمەش نابێت ئەمە نابێت ئەو باسێکی تریشەیە مؤسسەیە دروست کرێ سەر بە حکومت ئەمە گەورەترین غەڵەتە ئەمە گوناحە ئەمە تاوانە بەدەست حق بە لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستانەکە چیە هیچ لیژنەی ئۆلۆمپیەک لە هەموو عالەمە نییە وەزارەت و حکومت تەداخلی تیاکە لە بەروی مؤسسەیەکی شوبە حکومیە بووی نییە تەداخلی تیاکە هەر کاتێ تەداخلی تیا کرد یەکسەر لە محکەمەی نێودەوڵەتیەوە داخرێ و لیژنەی ئۆلۆمپی و کارەکانی هەڵەپەسێت بەڵێ ومێ دەکەین هەنگاوی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان هەنگاوی باش بنێ وەروە کۆبوونەوەکانتان لەگەڵ بەڕێز خوبات تاڵبانی جێ خۆی بگرێت و جارێکی دیکە دەست بە کارەکانتان بکەنەوە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر دیار محەممەد ستەیق جێگری سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان کە ئەم بەیانی لە بەرنامی بەیانی کوردستان زۆر سپاس